حکوومەت یاریێمی کوردستان جگە لە داهاتینەوت سەرچاوەی دیکە بەکاردێنێت بۆ دەستکەوتن و زیادکردنی داهات. یەکێک لەو سێکتەرانەش کە کاری لەسەر دەکات کەرتی کوشت و کاڵە. بۆ مەبەستەش وەزیری کوشت و کاڵ دەڵێت گرنگی زۆر بە بەرهەمی خۆماڵی دەدەن. ئەم پرۆژەیە یەکێکە لە خزمەتگوزاریەکانی وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەت هەرێمی کوردستان بە جوتیاران بە تایبەتی بە باخی زەیتون کە ئێمە ئێستا باخێکی زەیتونی زۆرمان هەیە لە هەرێمی کوردستان و وردە وردە من ئاگاداریشم یانی وا لە گەشتەکردن و وە لە زیادبووندایە، بەڵام تا پێش ئێستا بەداخەوە بەرهەمەکانە ساغ نەدەبەوە. ئەمە یەکێکە لەو هەنگاوانەیە کە ئێمە دەمانێت ئەو بەرهەمانش لە وڵاتی خۆماندا ساغکەینەوە. بۆ زیاتر گرنگیدان بە بەرهەمەکانی ناوخۆ وەزارەتی کوشت و کاڵ ئەم کارگەی زەیتی زەیتونی کردەوە کە دیاری وڵاتی ئیتاڵیایە و ژمارەیەک لە جوتیارانی خۆماڵی تێیدا کار دەکەن و بەرهەمی زەیتونی خۆماڵیش لە جوتیاران دەکردنەوە. لە 28/11 تا 18 ئەمساڵ 50 ڕۆژ نزیکەی 90 فەلاح بەرهەمەکانیان هێناوە بوێرە و نزیکەی 115 تەن زەیتونیان هێناوە و ڕێژەی زەیت تقریبا لە 12 بۆ لە 13 بووە کە بە پێی ستانداردەکان لە 10 بەرەژوورەوە ئەتوانرێت پێ بترێ مەقبول. بەهۆی دابەزینی نرخینەوە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی دارایی قوڵ بووە. بەم هۆیشەوە بەشێکی زۆری پرۆژەکان پەچیان کەوت و خەڵکێکی زۆریش بێکار بوون. بە ناچاری حکوومەت دەستی بە کەمکردنەوەی خەرجەکان و زیادکردنی داهات کرد. لە پاڵەمەش گرنگجێکی زۆریدا بە سێکتەرەکانی دیکە بۆ زیادکردنی داهات و ڕزگاربوونی لەم قەیرانە. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، ئەولێر.